بڕیارە هەژدێم 12 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق بە کەرکووکەوە دەست پێ بکات لە یەکی ئەم مانگەوە بانگەشە بە هەڵبژاردنەکان دەستی پێکردووە لە کۆی 275 کورسی 15 کورسی لە پارێزگای کەرکووکە بەڵام بەشێک لە یاساکانی هەڵبژاردن ئێستا پێشێل دەکرێن پۆستەری کاندیدانی پارتی لە کەرکووک دڕێنراون زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئامانجەکان و چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی بانگەشە تا کاتی هەڵبژاردن بەڕێز عەلی نازم کاندیدی پارتی بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵم دەبێت لە کەرکووکەوە بەڕێز عەلی ئەم کاتت باش لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پۆستەری کاندیدانی کورد بە تایبەتی کاندیدانی پارتی لە کەرکووک دڕێنراون چ دەستێک لە پشتم کارەوەیە ئامانج لێی چییە ئایا ئەمە کار دەکاتە سەر چۆنێتی بانگەشەکانی ئێوە بە تایبەتی؟ بەڵێ هەموو کاتت باش و کاتی بینەران باش دیارە ئەمە چەند ڕۆژی ڕابردووە ئێمە وەکوی بینین پۆستەرێکی زۆری کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان دڕێنراوە ئەمە شتێکی تازە نییە بەڵام ئەوەی کە تازەیە کە ئێستایی بینین تەنها کاندیدەکانی پارتی پۆستەرەکانی ئێمە ئەکرێتە ئامانج ئێمە بەی شێوەیەک سارد ناکاتەوە ئێمە خەڵکی کەرکووکین بەبێ پۆستەریش هەر ناسراوین و بەبێ پۆستەریش بەشداریکەین ئێمە هەر براوی ئەو شارین لە بەرەوەی ئێمە بەیاننامەیەکمان پێ ئەوەی ئێمە پێمانە بەرنامەیەکی زۆر بەخۆتە بۆ شارەکە. باشە بەرنامەی پارتی دموکراتی کوردستان بۆ کەرکووک چییە بەگشتی لە بەرەوەی کە ئێستا کەرکووک لە بارودۆخێکی زۆر جیاوازترە لەو هەڵبژاردننی پێشووتردا؟ بەڵێ بەرنامەی ئێمە گەڕانەوەی شکوێ بۆ شارەکە بەرنامەی ئێمە لادانی ئەو ئەسکەرتاریەتەیە بەرنامەی ئێمە گەڕانەوەی شکوێ بۆ خەڵکی شاری کەرکووک بە تایبەت هەموو دام و دەستگاکان بەڕاستی ئێستا وەکو جاران نییە ئەوەی لە کەرکووکە ڕوئەدا سیمای شارستانیەتی پێوە نەماوە بەرنامەی پارتی گەڕانەوەی ئەو شارستانیەتە بۆ ئەو شارە. باشە لەگەڵەوەی کە ئیدارەکی سەپێنراوەستا حکومی کەرکووک دەکات فشارەکان بۆ سەر پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی لەوێ زۆرە پێتان وایە لەگەڵ دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن پرۆسەی هەڵبژاردن لە کەرکووک وەکو خۆی بەڕێوە بچێت هیچ ڕێگریەک هەیە لە بەردەم ئەوەی کە کاندیدانی کورد لە کەرکووک سارد بکاتەوە لە بەشداری لە هەڵبژاردن یا لە بەردەم خەڵکیدا؟ بەڵێ ئێمە هەرچی هەبێ ئێمە وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان هیچ شتێ ڕێگری ناتوان ڕێگری لە ئێمە بکە ئێمە لە بەری بە تایبەت خەڵکی ئەو شارێن مناڵی ئەو شارێن خەڵکەکانمان ناسێ ئەو ڕێگریانی هەشە پێویستە بەڕاستی ئەمانە جەرایمی ئینتیخابین بەرامبەر بە کاندیدەکانی پارتی ئەکرێ ئەگەچی پۆستەرمان بدڕێندرێ ئەگەچی پۆستەراتمان بە هەندێکی بردراوە توانم هەروە بلێم ئەمە ئێمە سارد ناکاتەوە و ئێمە هەرچ ڕێگریەک هەبێ ئێمە بەردەوام ئەبین لە کار و چالاکی خۆمان لەو شارە. باشە بەدەستێنانی 15 کورسی لە کەرکووک لە زۆرینەی لەلایەن کوردەوە توانێت چه کاریگەریەکی لەسەر داهاتووی کەرکووک هەبێت ئایا لە ڕووی ئیداری و کارگەڕیەوە هیچ گۆڕانکاریەک لە کەرکووک بۆ داهاتووی کەرکووک لە بەرژۆندی خەڵکی کوردی کەرکووکدا دەبێت؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە چارەنووسی کەرکووک دیاریەکە ئەوە توانێت لە ڕێگەی ئەو کورسیانەوە ئێمە محافظ دەست نیشانەکەین بە تاکید زۆر کاریگەریەکی زۆر تەواوی ئەبێ لەسەر شاری کەرکووک. باشە پێتان وایە کە خەڵکی کەرکووک چۆن بەشداری لە پرۆسی هەڵبژاردندا دەکەن لە ماوەی ڕابردوودا باس لەوە دەکرا کە کەرکووکیەکان ڕازی نین لە یاسای هەڵبژاردنەکان و میکانیزمی کە بۆ هەڵبژاردن دانراوە ئایا و دڵنیاییت دەدەن کە ئەو بەرنامەیە کە داتان ناوە بۆ خەڵکی کەرکووکی جێبەجێ بکەن و هانیان بدەن کە لە ڕۆژی هەڵبژاردندا بابەتەکەیەک لای بکەنەوە؟ بەڵێ ئێمە خەڵکی خۆمان بەڕاستی هەموویە چێتە سەر سنووقی دەنگدان و خەڵکی کوردی هەموو کوردێکی دڵسۆز ئامادەی تەواوی تایە دەنگ بدات چونکە ئەمە پەیوەندی بە مەسیری شاری کەرکووکەوە هەیە پەیوەندی بە شتی نەتەوایەتیەوە هەیە بەڵێ بەدڵنیاییەوە خەڵکی ئەمە ئامادەیەکی تەواوی تایە و زۆریش هاوکارمانن زۆر بە خۆشحاڵیەوە. بەڵێ بەڕێز عەلی نازم کاندیدی پارتی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سپاس لە کەرکووکەوە لەگەڵمان.